ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، دوای کوشتنی ئیسماعیل حەنیە ئەڵگۆڕێکی تازە لە ناوچە چ لەباری دیپلۆماسی چ لەباری وەزیەتی ناوچە ئەمنیەتی ناوچە هاتۆتە ئاراوە. تاثیراتی ئەو کێشانەی بینی ئێران و ئیسرائیل چۆنە بینین و ئایا ئەمە توانێت چەندێک لەسەر وەزیەتی ناوچە تاسیری ببێ؟ دەوری هێزە نیابەتیەکان چۆنە بێت؟ وەزیەتی ئێستەی ئێران لەو شەرایەتەدا کە خەریکە خۆی تووشی کێشەیەکی قەیرانێکی گەورە لە ناوچەکە کردووە چۆنە بێت؟ باسێکی زۆر لەم بابەتەوە حتمەن دێتە ئاراوە و داوامان کردووە لە بەڕێز کاک محەممەدی خاکی ڕۆژناوەوان و لە کۆڕۆدەی سیاسی کە بەشداری و بەرنامە بێت. کاک حەمەدیجان بەخێر بی بۆ بەرنامەیە. سڵاوتان عەرز دەکەم، زۆر سپاس کاک مەحیدەگیان، سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزتان و هەروەها بۆ هاوکارانی عەزیزتان. باس کاک هەمە دوای کوشتنی ئیسماعیل حەنیە ئێران بەربووە هەڕەشەیەکی هێزگار زۆر و ئەوە زیاتر لە 3 هەفتەیە ئەو هەڕەشە هەر نەبووە بە شتێکی ئەو تۆ. ئایا ئەو هەڕەشانە هەر فەقەت هەڕەشەی خاڵیە یاکو ئەمە شەڕێکی ڕەوانیە؟ وەزیەتەکە چۆنە بینن لەو بابەتەوە گەرەکرێ سەرەتایی بەرنامەکەمان لەو بابەتەوە باسێکمان بکەن؟ دەتوانێت هەمووی بێ، دەتوانێت چەند لایەنە بێ، بەشێکی زۆری شەری ڕەوانیە، بەشێکی بۆ بەخاتکردنی هێزەکانی خۆیەتی، بەشێکی بۆ ئەوەیە بەو هێزە نیابەتیانە یا ئەوانەی کە هاوپەیمانین بڵێ من لە وەختی تەنگانە دێم بەدەمتانەوە هاوکاریتانەکەم، پشتیوانیتانەکەم، بەشێکی لە ڕابطە لەگەڵ معاملەیە بۆ زەدوبەندی دیپلۆماتیک بە ئێسڵا بۆ معاملاتی دیپلۆماتیک وانە. بەڵام ئەڵێن لە مەسەلا مناقشە نیە دەڵێن سەگێکە زۆر دەوەڕێ گاز ناگرێت. کۆماری ئیسلامی لەم جەریانە زۆر وەڕیە و گازی کەمە، دەڵێ هەڕەشە دەکەم ێژێ واکەم، بەڵام هەموو شتەکان بە ئێمە نیشانەدا وەختێ قاسمی سلەیمانی یا دانشمەند ئەتۆمیەکانی ئەکوژن ناتوانێت کارێکی وا بکە و ئێسەش بە تایبەت کۆماری ئیسلامی لە وەزعیەتێکی زۆر قەیراناویە، وەزعیەتەکەی زۆر لاوازە لەناوخۆ. ئێمە هێشتا نازانین بەڕاستی چۆن ڕئیسی کوژرا، پرۆژەی خۆیان بوو، چی لێ هات چی لێ نەهات، هێشتا زۆر ناڕۆشنی هەیە. بە پەلە حکوومەتێکی تازایان هێنا سەرکار کە چون ئەیانزانی هەموو جومگەکانی دەسەڵات بەدەست خۆیان و بوو، بەڵام وەزعیەتەکە زۆر خراپ بووانە. هەرێکیان بوو کەسێکی وەکو پزیشکیان بێرن کە بەڵکو ئەی جوابێک بنەوە بەو ناڕزایەتیانەی ناوخۆ. ئێمە هەر لەو چەند ڕۆژە هەر لەو ماوە کورتا بینین ئەویشە جواب ناداتەوە، ئەویشە ئەوە لە پەرستارەوە بیگرە، لە بازنشستەوە بیگرە، لە ژنانەوە بیگرە، لە خەڵکی کوردستانەوە، لە بلوچستانەوە، لە کرێکارانەوە، لە ئیرا و لەوێوانە. ئەم وەزعیەتە لە مەجموعە قەیرانی تریشی پێزیاو بووە بۆ کۆماری ئیسلامی. مەسەلەن ئەلعان ئەوڕۆ گزارشەکانە هەیە ئەم مەسەلەی برق چ زەرەرێکی ئیقتصادی لە خەڵک ئەدات، لە برقۆ بیگرێت تا کەم ئاوی، تا هەموو ئەو وەزعیەتانە لە مەجموعە لەگەڵ زۆر شت دەرگیرە و ئەلعان گیری کردووە. ئەگەر جواو ناتەوە جۆرێکی ترە، ئەگەر جواو باتەوە هاوهێز نییە لەگەڵ ئیسرائیل و ئەترسێ لە بەقای خۆی. ئەوەیە لە ئاخرین قسەکانی یا خامنەیی وتی لە دەورانی شەڕی شمشێر جۆرێ بوو، ئێستا شەڕی دەورانی ئەتۆمیە. ئایا ئەوە ئەکرێ بە هەردوو بارە کاک مەحیە بخوێنرێتەوە؟ ئایا خۆیان بۆ ئەوە ئامادەکەن لە ناغافڵە ئەمانی شتێکی ئەتۆمی نیشان بدەن، یا هەرێکێتی بڵێ ئێمە شمشێرمان هەیە و بەرابەر بە هێزی ئەتۆمی ئیسرائیل ناتوانین کارێ بکەین؟ بڵێ حتمما دواییە چینە سەر مەسەلەی ناوخۆی ئێران و وەزیەتەوە ئێستایەتیەوە بەشێکە لە بەرنامەکەمان بەڕاستی. بەڵام جارێ هەر لەسەر مەوزوعی ئەو کێشەی بینی ئیسرائیل و ئێرانە بمێنینەوە. دیارە ئەو هەوڵە دیپلۆماتیانە بەشێکی هەرە زۆری لەلایەن ئەمریکاوە. ئەمریکا هێزگار نوگەرانی ئەوەیە
کە ئێران شەڕێکی گەورە ڕێبخات و ناوچەکە وا ئالۆز بێ کە ئیتر لە کۆنتڕۆڵ خارج بێ. ئەمە ئێوە چۆنە بینن ئەم وەزیەتە و ئەیش بینین ئەلحانە مەسەلەن حیزب الله ڕۆژی یەکشەممە لە بەیانی 300 موشکی ئاراسەی باکووری ئیسرائیل کردووە کە دیارە زۆربەی لە ڕێگەی حکومەتی پاراستنەوە کە ئیسرائیل هەیەتی هەر لە نەگەیشتوونەتە هەرستەقینەتەوە. بەڵام ئەوەیش تەبەن لە جەریانی و مەسەلا بووە کە یەکێک لە فەرماندە ئەرشەدەکانی بەناوی فواد شکر ئەوە کوژراوە ئەوڵ تەبەن چەند مانگێک لەوە پێشە ئەو اتفاق کەوتووە، بەڵام ئێستا خەریکە تۆڵاکاتەوە. بەگشتی پێم خۆشە بزانم لەم بابەتەوە وەزیەتەکە چۆنە، ئایا ئەو هێزە نیابەتیانە هێشتا ئەو تواناییان هەیە کە بتوانن یارمەتی ئێران بدەن لە کاتی ئاواوە بە موشک و بە دڕۆنوانە یارمەتیان بدەن چ لە عێراق چ لە سووریا. وا بینین حیزب الله زۆربیان فەرماندەکانیان کوژراوە. چۆن ئەو وەزیەتە بینین؟ پێش لەوە گەجواب بەمەوە بەوە دەستان پێ کرد لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ئەمریکا ئەوە زۆر گرنگە. 2 مانگ و نیوی ماوە بۆ هەڵبژاردنەکە کە کێ ئەیباتەوە، هەریس ئەیباتەوە یا ترامپ ئەیباتەوە، جمهوری خاهان ئەیبنەوە یا دموکراتەکان کۆماری خوازانوانە. ئەوەی هەڵگەهتۆ لایەنی ئەم شەڕە لە پێشە هەم ئێران بە باوەڕی بن بەشێکی زۆری تۆندڕەوەکانی ئێران و هەم ئیسرائیل ناتەنیاهووانە پیان باشە ترامپ بێت. ئەوە لایەکێتی ئەوەیە کە ئەمریکا فشارێکی هێناوە بەڵکو بە پشتیوانی مصر و قەتەر و شوێنەکانی تر بتوانن بە تەوافقێ بگەن ئەم گرەوگان و شتە ئازاد بێ لە ڕابطە لەگەڵ هەڵبژاردننی ئەمریکا زۆر گرنگی هەیە. و لە لایەکیشو ئەڵێن معاملاتێک هەیە ترامپ نەتەنیاهوی وتووە یا نەتەنیاهوو خۆی ئەو کارەکە بە جۆرێک نێڵن تەوافقێ بکرێ هەتاکوێ بەڵکو ترامپ بێتە سەرکار کە بتوانێت قازانجی لێوەربگرێ. بەڵام لە ڕابطە لەگەڵ هێزە نیابەتیەکانە ئێمە بە ڕۆشنیە بینین وەزعیەتی حماس چۆنی لێ هاتووە. ئەوە نزیکەی 40,000 کەس لە خەڵکی فلستین بەداخەوە کوژراون لە نەواری غەزە. لەولاوە لە وەزعیەتی لە منتەقەی الفتح ئەوانە وەزعیەتەکە جۆرێکی زۆر ئاڵۆزاوی ترە نسبەتی پێش و حتەنانەت ترۆر و کوشتن و درۆن باران و ئەو جۆرەشتانە لەوێش دەستی پێکردووەوانە. ئێمە وەزعیەتی هەشتی شعبی عێراق ئەبینین، ئێمە لە یەمەن ئەیبینین، ئێمە وەزعیەتی حیزب الله ئەبینین. لە وەزعیەت لە مەجموعە ئەگەر تماشایەکەی ئەمانە هەن، بەڵام واقعیەتەوەیە مادامێک کە خودی جمهوری ئیسلامی وە لاوازە و ناتوانێت پشتیوانیان دێکا ئەوانیش دێریازوو بۆ قەناعەتاگەن. الان هەموو ئیمکاناتەکەیان هەموو ماڵ و تەسلیحات و جۆرەشتانیان لەلایەن جمهوری ئیسلامیۆ دێ. الان مەسەلەن حماس جمهوری ئیسلامی چی ئەتوانێت بۆ حماسکە؟ عەمەڵەن لە عەمەڵا چی بۆ کردووە؟ ناتوانێت. سبحە لە ڕابطە لەگەڵ حیزب الله دقیقاً وەزعیەتە دێتە پێشێ. ئایا جمهوری ئیسلامی ڕاستەوخۆ واردی شەڕ لەگەڵ ئیسرائیلە بێت؟ بە باوەڕی من نابێت، چون ئەوان مەسلحەتگەران و ئەوان بۆ بەقای ڕژیم فکرەکەن، پراگماتیستن، دەزانن شەڕەکە بەلایەنەکانی تر بکەن، خۆیان ڕاستەوخۆ دەرگیری نەبن. بەڵام ئیسرائیلی شەوەی خوێندووەتەوە دەڵێ ئەوە ئختاپوسێکە، ئەمە دەسوپێکانیەتی مێشکەکەی لەولایە سەرەکەی لەولایە، ئێمە بۆ سەرەکەی ئەچین. یعنی وەزعیەتەکە وایە کە هەر سعاتێک هەر ڕۆژێک دەکرێت شتێکی نمونە تازە پێش بێ. مەسەلەن هەر ئەمڕۆ ئەرە شتێک کە خۆشتان ئشارەتان فەرموو 320 ڕۆکتور نازانم شتی ناردووە بۆ ئەوێ ڕەنگە تعدادێکی زۆر کەمی گەیشتووە، بە خاتریەوە چەند سعات پێشتر ئیسرائیل زانی عەمەڵەن پوچەڵی کردەوە هێرشەکەی. و ئەو مەسەلەی ئیتلاعاتی ئیسرائیلە زۆر زۆر مەسەلەیەکی جددیە کە دەست باڵای هەیە، لە سیستمی مخابراتیان ئاوارد بووە، لە هەر وڵاتێک ئیتلاعاتێکی زۆر وەسیعی هەیە. پێش لەوە ئەمان بجۆڵنەوە ئەیکەن. تەنانەت قسە هەیە بەشێک لەو تێرۆریستانەیە کە جمهوری ئیسلامی نردوونی بۆ ئوروپا موساد لە واقعا کەشفیکردن و بە وڵاتای ئوروپایی وتووانە. ئەو دەست باڵای ئیتلاعاتی ئیسرائیل تەنها مەسەلەی بە ئیسلاح تەکنۆلۆژی نییە، خەڵکی هەیە لە هەر وڵاتێک
بە زوانی ئەو وڵاتە بە خەڵکی ئەو وڵاتە ئەینا مەسەلەن ئێوە هەر مەسەلەن هینی ئیسماعیل هەنیەدا بنین باشە ئەوە تێکنۆلۆژی پیوت لەو ماڵایە بەڵام ئیطلاعاتێکی زۆر دەقیقتری ئەوێ لە چ تەبەقەیەکایە لە چه ئاپارتمانێکایە یعنی مەسەلەکە ئەوەیە لەم شەڕا ئیسرائیل لەباری ئیطلاعاتەوە دەستی فۆقالعادە کراوەیە و لەولاوە بەهۆی گەندەڵی و بەهۆی ئەوە ئیتر وەکو جارانیش ئیدئۆلۆژیک نین ئەمانە تاجرن گەندەڵن ملیاردها یان دزیوە بنەچەکیان دولار کردووە و ئەوانە حاضر نین بە ئیسلاح ئەو شەڕەی مان و نەمان بکەن بۆ کۆماری ئیسلامی هەرەکمە بەوە کۆتاییکەمەوانە کاک محیە وەزعیەتەکە زۆر زۆر بە قازانجی ئیسرائیلە بە نسبەتی ئێران بەهۆی ناڕەزایەتیەکە ئێران لە ناوخۆیان خەڵک عەلەیهی حکوومەتەکە هەیەتی بەهۆی وەزعیەتی اقتصادیەکەی بەهۆی وەزعیەتی دیپلۆماتیکەکەی بەهۆی بە ئیسلاح ماجەراجووی هەیە یا سیاسەتی هەڵەیەکە کردی لە ئۆکراین بە حمایەت لە رووسیا واردی ئەو شەڕە بێ لە مەجموعە وەزعیەتێکی بۆ خۆی پێشێناوە خەڵکی منتەقە دەوڵەتهای منتەقە ئەزانن مادامێ حکوومەتی ئیسلامی ئەم سیاسەتی بێ منتەقە ڕووی ئاسایش بەخۆیەوە نابینێت. بەڵێ هاوکات لەگەڵ ئەوەی کە وەزعیەتێکی بەو سوورەتەیە ئەزانین کە هەنیە لە کاتی ئەو کاتێک کە ڕئیسی داوای لێبردن ئەو کاتێک کە پزیشکیان بوو بەسەر کۆمار هەر شەوی دواییەکەی کوژرا بەڵام ئێستا بینین خەریکی نوعی نمایشێک بەوەی کە ئەوە ئەیانەوێ بە دنیا نیشان بدەن جان مەبەستیان ئایا ئەمریکایە یا مەبەستیان دنیای دەروەی خۆیانیان نیشان بدەن کە ئەوە ئێمە وڵاتێکی دموکراتیکین و مەجلیس بڕیارەدا لەسەر وەزیرەکانمان و سێ چوار ڕۆژ خەڵکیان بەوە سەرقاڵ کرد کە ئەم وەزیر ئایا ڕێی ئێتماد بگرێیانەی گرێ بەڵام لەلایەکی تریشەوە خۆی پزیشکیان دیارە هێشتا زۆر شارەزان نییە وتی کە هەموو ئەوانە لەلایەن خامنەییەوە تەیید کراوە یعنی ئێوە بۆتانە هیچ کەس ڕەت بکەنەوە ئەوەش دوای مردنی گوماناوی ڕئیسی بوو ئەو وەزعیەتە چۆنە بینن ئایا کۆماری ئیسلامی ئێوە بەم شێوە خەڵک بکاتە چاوی خەڵک یا ئەوێ چی بکە بۆچی خەریکی شتیا بۆ سوورەتەیە بە باوەڕی من ناتوانێت خەڵک وشیارترن نزیکەی 70% خەڵکە ڕەئی نەداوە تەنها ڕەنگە دەستکاری کراوێەوەوانە خۆیان ئەڵێن لە باشترین حاڵەتە نزیکەی 40% دەوروبەری 40% بەشداری کردووە ئەوە بە خۆیان دەڵێن ئەو ڕێیدان زۆر مهم نییە کێ ڕێیەدا کێ ئەی شمێرێ مهمە ئەوان خۆیان شماردیانە دەڵێن 40%یەوەوانە یعنی لە هەر 10 کەس 6 کەس بەشداریان نەکردووە دوایەوە بەشێکی لەوانەیەشی کە بەشداری بوون لە دژیان بوون بەشێکی زۆری ڕێی سپی بووەوەوانە ئەوەیە کە تەنانەت بەشێک لە ڕفۆرم خوازان کە بەو نەتیجە گەیشت بوون وەزعیەتەکە ئەو نەخراپە نظامەکە لە خەتەرایە نظامی جمهوری ئیسلامی لە خەتەرایە ئێستا ئەوانیش ناهومیدن و دوایەوە وەزعیەتەکە وایە ئەلان مەسەلەن کەسێک لە خۆیان باتی ئەوەی کردووە خۆ لە هەموو حکوومەتەکانە لە هەموو تەشکیلی دەوڵەتەکانە خامنەئی قسەی ئاخری کردووە بەڵام ئەوان نەهاتوون بڵێن پزیشکیانە دەڵێ ئەو خامنەی خۆی وای کرد و خۆی وای کرد هەرەو ئانە نەوارێکی خامنەی بڵاوە بێتەوە دەڵێ ئێمە نابێت دەخاڵەتکەین ینی وەکو بە ئێسڵا وەلایەتی فەقیه و وەکو خۆی نابێت دەخاڵەتکەین ئەو تەزاد و تەناقضە ئێستا هەموو کەسێک ئەزانێ یعنی لە ئاستین و لە کراسی پزیشکیانەوە دەستی خامنەیە هاتووەتە دەرەوە مۆرەکانی چنیوە پێشتر 4-5 وەزارەتخانە زۆر گرنگ بوو ئەو دایەنا ئەلعان بە گۆترە بە تێکرا هەمووی داناوە لە واقع هەم مەسەلەی هەڵبژاردن و انتخاباتی بێناوەڕۆ کردووە هەم مەسەلەی سەرۆک کۆماری بێناوەڕۆ کردووە هەم مەسەلەی مەجلس و پارلەمان و هەموو ئەوانە هەموو شتێک لە بەیتی خامنەئی و لە دەوروبەری خامنەئی و شکڵ ئەگرێ یعنی ئەو 4 پاسدارە یا ئەو 4 ئیطلاعاتیە یا ئەو 4 دانە مەلاکە بە دەوریانۆن هێزی قودرەتەکە لەوێیە باقیەکەی
هەموو بوونەتە کاری ئیجرایی، هەروەکو چۆن وەزارەتی دادگستری کاری بۆکە، پەرلەمان کاری بۆکە. ئەم وەزعیەتە دێریازوو بەم بحرانە قەویترە کاتەوە، ئەمیقترە کاتەوە. الآن مثلا ئێستا مەسلەی برق و کارەبا، ئێستا مەسلەی بێئاوی، ئێستا مەسلەی ئەم پارە کە هەر ڕۆژێک مەسەلەن سب کابرا شەو ئەخەوێ بەیانی هەڵەسێ 20%، 25%، 30% سەروەتەکەی لەدەست داوە. لەسەر ئەم بابەتە وەزیەتەکە کە وەختێ دەوڵەتێکی ئاوا خەریکە پێک ئێنێ کە دیارە ئەوەش هەموو لە نمایشەوە سەرچاوی گرتووە، بەڵام مەسەلەن نەبینین ئێستا پەرستاران ئەوەڵ لە مەشهەد و لە شیرازوانەوە دەستیان پێکرد، بەڵام ئێستا توانم بڵێم زیاتری شارەکانی گرتووەتەوە و ئەوان طبعاً مانیان گرتووە. ماگرتی پەرستاران ئەتوانێت لەسەر وەزعیەتی کۆمەلگا زۆر تاثیر دابنێ، خەڵک نەخۆشەکەون، خەڵکە چنە بیمارستان وشتیوە و ئەوە ئەتوانێت تاثیری زۆر دابنێ. طبعاً داخوازی‌هایەکیشیان مەطرح کردووە ئەو پەرستارانە، مەسەلەن بۆ نمونە باسی چەند شت کراوە، پێم خۆشە لێرە ئاماژە بە یەکدوانێکی بکەم. ئەوی شەوەیە کە مەسەلەن وتراوە کە داوای ئەوەیان کردووە کە ئەبێ وەزعیەتیان وەکو دکتۆرەکان بێ و شەرایەتەی وە ئیزافەکاریەکەن ئەوانەیان حتمەن بۆ قەرەبوو بکرێتەوە، ئەبێ لە رابطە لەگەڵ سەعاتکارەکانیانە باسییان کردووەوە، چەند بەندی زۆر گەورەیان لەم بابەتەوە باس کردووە. جیا لەوە خۆشتان ئاماژەتان پێکرد مەسەلەی بەرخوشتی وە ئێران لەلایەک و خەریکە برق ئەنێرە بۆ عێراق، بەڵام خۆی لە ئەو پەڕی وەزعیەتی خراپی برق و ئەوانەیە و ماوەیەک لەوە پێش من هەواڵێکم بینی کە بەبێ ئەوە ئاگاداری دانێ لەو هینانە مەراکزی مریشک کوشتی وا بکەن، مریشکێکی هزگار زۆر لەبێ بە بەرقیەوانە طبعاً تیاچوون و خەسارەتێکی زۆری داوە لەو ساحبانە. ئەو وەزعیەتە هاوکاتە لەگەڵ معرفیکردنی دەوڵەتە، هاوکاتە لەسەر ئەو قەیرانەوە هەیە. ئەمە چۆن ئەتوان نەمانە یەک بگرنەوە، چۆن کۆماری ئیسلامی بەڕاستی هەر ئەتوانێت لە قەیرانانە بێتە دەرەوە ئیدامە بدا بە ژیانی خۆی. من پێم وایە وەزعیەتی کۆماری ئیسلامی بەرەو خراپ و خراپتر ئەڕوات، بەهۆی ئەوە خۆیان کەسە ئەسلیەکانیان دەڵێن ئیتر ئێمە پارەمان نییە، ئێمە ئیمکاناتمان نییە، ئێمە ئەو پارەی کە دێ، ئەو دەرامەدەی هەیە، ئەو نەوتەی کە ئێدۆشین کەفافی ئەوە ناکە. ئێوە تەوەجە فەرمونون ئەو هەموو دزی و گەندەڵی و ئەو جۆرەشتانەیش هەیە، باشە ئەو شتێک کە ئەمێنێتەوە بچێ بۆ پابلیک سرویس، چێ بۆ سرویس بۆ خەڵک، جا چ لە بەشی دەرمانە، چ لە بەشی ڕێگەوبانە، چ لە بەشی هاتوچووە، چ لە بەشی پەروەردە و ئەوانە، ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ پیر، بۆ جەوان، بۆ باشتربوونی ژیان، بۆ ژینگە، بۆ مەسلەی ئاو، بۆ ئەو جۆرەشتانە کەم و کەمتر ئەبێتەوە. لەلایەکەوە ئێمە بینین جەمعیەت خەریکە ئەچێتە سەرەوە و ئیمکاناتەکەیش دێتە خواردترەوە و خودی ئەم مەسەلە خودی ئەم بە ئیسڵا کەمبوودی برق و ئاو ئەوانە بە مشکلاتی زۆر گەورەتر ڕوبەڕوە بێ. هەم لە عەرسەی ماڵە، ئێوە تەوەجە فەرمونون مەسەلەن لە ماڵێکە لە کتوپڕا برق ئەکوژێتەوە چەند سەعات، بۆ کەسێک کە دەرامەدی زۆر لەسەرۆ نییە، ئەگەر شتێکی لە فریزەرەکە هەیە چی لێ دێت؟ ئەگەر ئەوە نانەواخانەیەکە کە ئێمە لە فیلمەکە ئەیبینین برقەکە ئەڕوا، هەویرەکەی چی لێ دێت؟ ئەگەر شیرینی پەزیەکە یا کارگایەکی چکۆلانینەیە یا کارگایەکی گەورەیە. ئەم مەسەلە لە بۆعدی اقتصادیە هەم لە رابطە لەگەڵ بنەماڵەکانە، هەم لە رابطە لەگەڵ مەسەلەی تەولیدی سەنعەتیە نەقشێکی ئەساسی ئەبێەوەوانە. دەی ئێوە لەولاوەدا بنێن گرانیەکی سەرساماوەر هەیە، بەشێکی زۆری هەر ئەو پەرستارە، بەشێکی یەکجار زۆری حقوقەکان تەنها دەبێت بچێ بۆ کرێی ماڵ، باشە؟ ئەی بەچی بژین؟ ئێمە لەلایەکۆ ئەیبینین خۆیان ئەڵێن مەوجێ لە پەرستارەکان خەریکن ئەڕۆنە وڵاتای دەوروبەریش، ئەچنە ئەو وڵاتە عەرەبیانە لەوێ کارکەن، چون حقوقەکەیان چەندین بەرابەری حقوقی ئێرانەوەوانە و هەزینەکەیشیان کەمترە بە نسبەتی ئێران، دەرسەدی دەرامەدەکەیانەوەوانە.
دەی لەولاوە خەڵکێکی زۆر تەسمیمەگرن نەچنە ئەو بەشە. ئەمە ئەبێتە قەیرانێکی گەورە ئەگەر نەخۆشینێکی تر پێش بێت. و لە لایەکی تریشۆ مەسەلەکە ئەوەیە ئێمە لە شۆڕشی ژینا دیمان ژنان چه دەورێکیان بوو. پەرستارەکان بەشێکی بەرچاویان ژنن، بەشێکی بەرچاوی پەرستارەکان ژنن و سەرکوتی پەرستار، سەرکوتی معلیم هێرش بوو ئەوە بۆ حکوومەت ئاسان تەواو نابێت. بۆ حکوومەت ئاسان تەواو ناوێت هێرش کاتە سەر بیمارستان و دەرمانگا، هەروە ئاسان تەواو ناوێت چێتە سەر مەدرسە و زانکۆ. ئەوەیە ئەم بحرانە هەرچیە ئێمە دینە پێشێ زیاترە بێ وەزعیەتەکە چۆنی لێدێ ئەمە زۆر دشوارە ئینسان پێشبینیکە. بەڵام لەلایەکەوە دەرامەد نییە، لەلایەکەوە بێکاریەکی وەسیع هەیە، لەلایەکەوە گرانی هەیە، سرویسهای عمومی خەریکە خراپە بێ. ئەلان بەشێک لە نەخۆشینهای زۆر جدی دەواکەی دەست ناکەوێت و ئەگەر دەستکەوێت فوق العادە گرانە. یعنی کەسێکە نەخۆشێکی هەیە باوکی یا دایکی یا مناڵەکەی ئیمکانی نییە بتوانێت ئەو دەوا لە بازاڕی ئازادە تەهیەکە و ئەمە ئەبێتە باعثی زۆربوونی مەرگومیر. خەڵکێکی زیاتر هەرێکما بەوە تەواویکەم ئەم وەزعیەتە خەڵک ناڕازی بوون، ناڕازیتر ئەکەن. مەسلەی سەرنگونی کۆماری ئیسلامی دێتە سەر دەور، ئەو خەڵکە هەرێکیانە بە هەر جۆرێکەیە ئەم حکوومەتە نەمێنێ. بەڵێ کاک حەما، ئێمە خەریکین بەرەو پیری 2 ساڵەی شۆڕشی ژیناچی. طبعا ئێوە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد لە باسی مەسەلەی پەرستاران و وەزعیەتیوانە. ژنان لە شۆڕشی ژینا دەوری هەرە گرنگیان بوو و ئێستەش ئەبینین لە مەسەلەی پەرستاران. طبعا پەرستاران هەر ژن نین، بەڵام زۆربیان ژنن ئەوانەی وا پەرستاریەکەن و ئێمە لە هەموو ئەو هەواڵانەیەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو بووتەوە بینین چەندێک دەوری گرنگیان هەیە. پێتان وایە ئەو باسەوە ئاکرێڵێنەوە شۆڕشی ژینا سرکوت کراوە، ئیتر باسێک لە شۆڕشی ژن ژیان ئازادی نەماوە، چەندێ ماتوانێت لەسەر واقعیەتە تاسیری ببێ و چەندێ توانە پەرە بدا بەوەی کە دیسان ئێمە لەگەڵ ئاڵوگۆڕێکی زۆر جددی لە ناو کۆمەلگا و هاتنە پێشەوەی بەشێکی زۆر لە هەڵسوڕاوان بین دژ بە کۆماری ئیسلامی، هەروەک بازنشستەکان، مامۆسایان، دانیژویان و زۆر شوێنی تریش ئەوە کابینین پەرستاران و زۆر جاری بەشێکی هەرە زۆری کرێکاران بەڕاستی ئێمە بینین کە هەمیشە ڕۆژانە بۆ حقوقی خوان هەر خەباتیان کردووە. ئەوە چەندێک ئەتوانێت لە ساڵیادی شۆڕشی ژینا تەسیر دابنێتە بەرەو پێشچوونەکەی بەڕاستی؟ من پێم وایە ئەکرێ، بەڵام ئایا لە هەموو ئێرانە ئەکرێ ئەوە بەحسێکی ترە. مەسەلەن لە 6مین ساڵی مەسەلەی ژنگە پارێزانەی کوردستانە ئێمە ئەبینین حرەکەتێکی جەماوەری لە حەدیقەن لە بەشێکا خەریکە دەست پێ کاتوانە. لە کوردستان ئیمکانی هەیە، حتا لە بلوچستان ئیمکانی هەیە، لە شارهای گەورە ئیمکانی هەیە، بەڵام بەداخەوە ئێمە مەسەلەن لە ئازەربایجان لەو دەورا شتێکی وامان نەدی، لە بەشێک لە مەناتقی ئێرانە شتێکی وامان نەدی. ئایا ئەم وەزعیەتە ناڕەزایەتیە دیسانەوە بە شتێکی وەکو شۆڕشی ژیا بزوتنەوەی ژینا بەرز دەبێتەوە لێشین ئەبێ؟ من ئەزانم ناڕەزایەتیەکە یەکجار زۆرە، بەڵام تەنها ناڕەزایەتی کافی نییە. فەقر ئەتوانێت زەمینەیە بێ، بەڵام زۆر وڵات هەیە فەقیرن، هەژارن، لە ئێرانیش هەژارترن، بەڵام بە شۆڕشێک کۆتایی پێ نایەتوانە. دێتەوە سەر فاکتۆری ڕێبەرایەتی، فاکتۆری هێزی پێشڕەو، فاکتۆری حزبی سیاسی، فاکتۆری ئەو شەبەکە ئیجتیماعیانە کە چۆن کارەکاوەوانە. ئەوەی کە دیارە ئەو نیرووە کۆمەڵایەتیانە وەکو ژنان، وەکو لاوان، وەکو پیرەکان، وەکو دانیشتووەکان، وەکو خەڵکی کوردستان، وەکو خەڵکی ئازەربایجان، وەکو زندانیانی سیاسی، ئەو فاکتۆرانە هێشتا بەردەوامە. ئێمە ئەیبینین لە زندانە هەر تازەیی کە ئێدام کراوەوانە دێن لە زندانی ئەوینە مەراسم بۆ ئێدانیەکە ئاگرنەوەوانە. ژنان لە زندانە هێشتا هەر چالاکن. ئەوەیە کە ئەیبینین ئەو فاکتۆرانە کارەکە، بەڵام تەجروبەشیان پێیا کردە ئایا ئەمە ئەوە پێکەوە گرێ دراوە کە بە شۆڕشێکی وا منجەر بێ؟ من پێم وایە عامڵی زهنی،
عاملی فکری، مەسەلەی تشکیلات، مەسەلەی ارتباطات، مەسەلەی میدیا، مەسەلەکە ئەوەیە ئیتر کار لەوە گوزەراوە ئەم حکوومەتە ئیسلاح بکرێ. هیچ کەسێک دەرسەدێکی زۆر 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 کەم پیان وایە ئەو حکوومەتە قابلی ئیسلاحە. هەموو کەسێک کێژێ لەو حکوومەتە ئەبێ گوزەرکەین، بەڵام چۆن گوزەرکەن؟ بە شۆڕش گوزەرکەن، بە شێوەیەکی تر، بە هینی ناوخۆ. ئەوە خودی حکوومەتیش کاک مەحیە متوەجه بووە هەرەکیانە لەسەر و شتایەک بکەن کە پێش بە شۆڕش لە خوارەوە بگرن، بتوانن عقب نشینی هایەکەن بەبێ ئەوە نیشانی بدەن عقب نشینیە. ئەلان مەسەلەن لە رابطە لەگەڵ حجابی ئیجباریە حەمەڵەن ئەو کاریان کردووە. یعنی ئەلان لە بەشێک لە شارەکانە ژنان بێ ڕووسەری بێ حجابی ئیسلامی ئەچنە دەرەوە، لە عەمەڵا کردوویەتی، بەڵام لە قسە نایکات. فاصلەی قسە و عملی کۆماری ئیسلامی ئەمێنێتەوە فاکتۆرە کۆمەڵایەتی اجتماعی و سیاسیەکان. ئۆپۆزیسیۆن بەداخەوە لەیرا مەسەلەی ئۆپۆزیسیۆن یەکێ لە کێشەکانە، بۆیە ئەم وەزعیەتە بە ئاسانی بە شۆڕشێکی وەکو بزوتنەوەی ژینە کۆتایی نایەت. کە بینە سەر مەسەلەی کوردستانیەوەش بۆ خۆتان بە بەشیشی ئاماژەتان کرد. کوردستان لەو بینەدا تۆزی تایبەتمەندی هەیە. دیارە کۆماری ئیسلامی هەوڵی داوە کە بە شێوەی ترۆر و ئەلەوانە بە ئیعدامی هەڵسووڕاوان و بە زیندانی کردنیان بەشێک لەو هەڵسووڕاوانە لە ساحەی سیاسی دوور بخاتەوە. بەڵام کەماکان ئێمە بینین هەرەوە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد کە 6مین ساڵی وژینگە پارێزانە جیابەخکردنیان بوو، چ نمایشێکی گەورە ئێمە توانین ببینین لە خەڵک بۆ یادکردن لەوان. یاکو مواردی تر هێزگار زۆرە لەو بابەتانەوە کە خەڵک چۆن بەهانا یەکترەوە چوون. بەڵام ئەگەر تۆزێکیش لەوەیش زیاتر بینە پێشەوە، ئێمە بینین لە ئاستێکی تریشە هەموو کوردستان و ئەو خەتەرێش کە لەلایەن بەشێک لە ئۆپۆزیسیۆنەوە ئۆپۆزیسیۆنی کوردەوە بۆ سەر کۆماری ئیسلامی بێ، هەر لەسەر کۆماری ئیسلامی هەیە. بۆیە مەسەلەن هەم ئێران لەلایەکەوە لایەکی تریشە دەوڵەتی تورکیەش خەریکە فشارە خاتە سەر هێز سیاسیەکان. تەبعەن ئەوان ناتوانێت تەسیری لەسەر ئەو خەباتە بێ لە ناوەوەی کوردستان و لەسەر خەباتی کوردستان. ئەمە چۆن لێکەدەنەوە؟ وەزعیەتی کوردستان ئاڵۆزترە لەلایەکەوە، بەهۆی ئێمە قسەی چوار وڵات لانی کەم ئەەکەین. ئەوە لەلایەکەوە تەنها ئەو چوار حکوومەتەیش نییە، ئەوانە پشتیوانی هایەکیان هەیە. مەسەلەن قەتەر فەرزەن لە تورکیە تەواوی بە بودجەی نظامی ئەو بەشەی کە هەڵەگەڕێتەوە بتوانێت تەمین کا بەبێوە خۆی فیشەکێک بتەقێنێەوەوانە. ئەوەیە کە هەر بەشێک تایبەتی خۆی هەیە، بەڵام ئەو مەسەلەی دوو بە ئیسلاح حکوومەتی هەرێم باشووری کوردستان لەلایەکەوە و مەسەلەی ڕۆژاوا واقعیەتەوەیە دشمنانی خەڵکی کوردستانیان نگەران کردووە. نەتەنها نگەران کردووە، ترسانیان، ینی هەرکیانە بە هەر جۆرێکەیە ئەو دوو قەوارە لە بین بچێت، بە هەر ڕەخنەیەکە هەمانە لیان، بە هەر کەم و کوڕیەکە هەمانە لیان. ئەمە شتەیەکە کە ئەوان ئەزانن لە درێژەی خۆیان مەسەلەی حکوومەت و مەسەلەی ئەوە پێشێرێت. وەختێک ملەتێک بۆ ماوەیەکی توولانی 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ خۆی ئیدارە کرد، بە هەر دەرەجە لە ئیشتباهات و گەندەڵی و هەر شتێکەیە، بەشێک لەو خەڵکە متوەجەیەوە بن کە ئەتوانن و ئەبێ خۆیان ئیدارەکەن. بەشێک لە کێشەکە لە رابطە لەگەڵ ڕووخانن و کەسکردن و نابودکردنی ئەو دوو تەجروبەیە. بەشێکی ئەوەیە کە بە خەڵکەکە بڵێن تەلاش مەکەن، ئەوە نییە 30 ساڵ ئەو کارەکان کرد، دوای 30 ساڵ لێتان تێکە دەین، هەر لە هەوڵەوە مەیکەن. بەشێکی ئەوەیە ئەوان حزبە سیاسیەکان کوردستان بەرحاڵ کۆمەلگایەکی حزبیە لە باقی شوێنەکانی ئەو کوردستانە. ئێمە ئەو سیستمی حزبیەکە لە کوردستانە و مؤثر بوونی شت تاثیراتێکی کۆمەڵایەتی هەیە، کاردانەوەی کۆمەڵایەتی هەیە، گە بانگەوازێکەکەن، ئێمە ئەوانە نابینین. هەرێکیانە بە لێدانی حزبەکانیش ئەو شەڕە سایکۆلۆژیە لە رابطە لەگەڵ خەڵکاکەن. ئەگەر دوێنێ پەرزەنەڵێم وە کەسێک فشاریانە هێنایی و من ئەچمە ناو کۆمەڵەیەک، ئەچمە ناو دموکراتێک، پەنایەکمە، دەڵێ پەناکەت قەڵاکەت ڕووخا. هەرێکیانە ئەو شەڕە
ڕەوانیش لەیۆ دەست پێکەن و لەلایەکی تریش ئەوە هەرێکیانە بڵێن ئێمە نایەڵێ ئێمە یەکە گرین ئەلان دەورێک سووریە بەرحاڵ نزیک بە نابودی ڕۆی عێراق سەدام حوسێن بەێسڵا وەختێک ئەکوژرێت وەزعیەتەکە چۆنی لێ دێوانە ئەو چوار دەوڵەتە سنەتەن و تاریخن پێک و هاوکاریانە کرد ماوە دوودانە ئێستا وردە هەرێکیانە هەم ناسیۆنالیزمی عەرەبی عێراق هەم ناسیۆنالیزمی عەرەبی سووریە و هەم ئێرانی تورکیە لەوە وەزعیەتە ئەم وەزعیەتە لایەکە بەڵام واقعیەتەوەیە کۆمەلگای مەدەنی ئەوە بێحەد مهمە کات مەحیان جامعەی کوردستان جامعەیەکە زۆر پێشکەوتووە ژنان جوانان خوێندەواری شارنشینی هەموو ئەو مەسائلە وەزعیەتێکی پێشێناوە تەنانەت ئەگەر حیزبەکان زەربە بخۆن ئەگەر حیزبەکان کەسبن کۆمەلگای مەدەنی جامعەی کوردستان بە ئاسانی ئەتوانێت زۆر خەسار قەرەبوو بکاتەوەوانە ئەوەیە من بۆ جامعەی کوردستان خۆشببینم لە ڕابطە لەگەڵ کوردستانە خۆشببینم خۆشببینیەکەیشم بە عەمەڵ ئەتوانی بیبینی لە ژینگە پارێز لە مەناڵ پارێزی لە ڕابطە لەگەڵ هونەر ئەدەبیات موزیک و بەربەرەکاری زندانی سیاسی بنەماڵەی شەهید هەموو ئەوانە ئەتوانی نیشان بکەیت. بەڵێ کاک حەما من دوای پرسیارەکەم فقط ئەمەوێ دەنگم نییە دەنگم هەیە کاک حەما؟ بەڵێ من دەنگتە بیسم. بەڵێ دوای پرسیارەکەم ئەوەیە کە ئایا ئێوە وەزیەتەکە چۆنە بینین پێتان وایە ئەمە بە کۆتایی حکوومەتی کۆماری ئیسلامی منجەرە بێ یا دیسان کۆماری ئیسلامی ئەتوانێت لەم قەیرانش دیسان بێتە دەرەوە و درێژە بە ژیانی خۆی بدە زۆر زەحمەتیشە ئەوەی ئینسان بتوانێت لێسەوە پێشبینی بکە. ئەمن پێم وایە سیستمی وەزعیەتی قودرەت و خەڵک گۆڕاوە مەسەلەی مانەوە و ڕووخان تەنها دوو ئۆپشن نییە ئێمە هەمانە ئەکرێ غیر و تەحوڵێکی بنیادی ئەمیق لە قودرەتی سیاسیە پێش بێ و بەبێ ڕووخانن توانێت خۆی تەرمیم بکات ئەویش لە ڕابطە لەگەڵ فشاری ژێرەوەیە نەخۆی پێخۆش بێت هەم عامڵی خارجی حکوومەتەکانە منتەقەیە هەموو ئەوانە بۆ بەقای خۆیان و هەم فاکتۆری بێسڵاح فشاری توودەیی لە ژێرەوە ئەوەی کە معلوم بێ خەڵک حکوومەتی ئیسلامیان ناوێ خەڵک ئەو ئاپارتایدی جنسیەیان ناوێ خەڵک بەڕاستی بێزار و متنەفرن لە حکوومەتی ئیسلامی ئەوەی کە لە ڕابطە لەگەڵ ژنانە ئەیکا لاوانە ئەیکا لە زندانیانی سیاسی ئەیکا لە هەر 7 سەعات جارێک یەک نەفەر ئیعدام کرد لەو ماوە هەر 7 سەعات جارێک یعنی ئەم سیستمێکی بەربەریەتە لەگەڵ دنیای ئەمڕۆ نایەتەوە و حکوومەتی ئیسلامیش باش ئەوازانێ مەسەلەی پارامتری مەرگی خامنەئیش مەسەلەیەکی جددیە لەیرا دوای مەرگی خامنەی ئایا بۆیان ئەکرێ ئەو وەزعیەتە چی لێ دێ ئەم هەموو مافیای دەسەڵاتە چۆن یەکتری تحمڵەکەن ئەگەر ئێسەی وایە ئایا فەقێک ئەکەن ئەوەیە من پێم وایە ئێران زۆر تحوڵاتی تیا سوورەت ئەگرێ بەڵام یەکێکی سەرنگونیە یەکێکی ئەوەی کە دیارە مانەوە بەم شێوە ئیمکان پەزیر نییە بەم شێوە ئێدامەی حکوومەتی ئیسلامی ئازادی نەبێ ئەحزاب کار نەکەن فەقر زۆر بێ هەژاری زۆر بێ برق نەبێ ئاو نەبێ ئەمە ئیمکان پەزیر نییە بە زۆر ناتوانانی تۆ چەند هەزار کەسە کوژی چەند هەزار کەسە قەیتە زیندان مەجبوریت کارهایە بکەیتەوەوانە تۆ ئەتوانیت چەندانە ژن بە زۆر چارشەوبەی بەسەریانە ناکرێت ئەو نەسڵە تۆ ناتوانیتر و ئەو خۆیان گەیشتن بۆ نەتیجە بەڵام ئایا بە سەرنگونی منجەرە بێ من پێم وایە زۆر خۆشبین نیم بەم ئۆپۆزیسیۆنەوە کە ئێمە هەمانە لە سەرحی سەراسەریە ئەو وەزعیەتەوە کە دیمان لە جریانی شۆڕشی ژینە من کوردستانی لێ جیاکەمەوە بەڵام کوردستان ناتوانێت ئێران بەبارێکا بخە ئەوەیە شتەکە کراوەیە کارمخیا شتەکە کراوەیە ئەوەی کە بە قەتعیەتەوە توانێت بڵێ وەزعیەت وا نامێنێتەوە و ناتوانێت بەرەو خراپتر بڕوات ناتوانێت بەرەو خراپتر بڕوا چون لەمە خراپتر خۆت تەسەور ناکرێ
وەختێ 50-60% خەڵک بێکارن لە بەعزە مەناتقێکە، وەختێک گرانی وایە، وەختێک خەڵک کولیەی خۆی ئەفرۆشێ، وەختێ 6 ملیۆن خەڵک هاتووەتە دەرەوە ماهاجرەتی کردووە، چی لەوە خراوتر بێ؟ ئەوەیە کە مەجبورن بیگۆڕن. بەڵێ کاک حەمەد زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. هیوادارم توانین لە دەرفەتی تریشە لە خزمەتتا بین و بۆ ئەوەی کە بتوانین زانیاری زۆر بە بینەران بەرنامەکەمان بدەین. زۆرتان سپاس دەکەم، ڕۆژگارتان خۆش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارێ بەرنامەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر شەو ڕۆژێکی خۆشتان بۆ باوە دەخوازم.